مع الأسف ئێمە دینەکەی خۆمان وەلا ناوە پشتمان کردوتە دین وڵا دکتۆر وتی دەست بشۆ ئیسلام 1400 ساڵە لە دەست بشۆ بۆ نایشۆی وەڵا وتی بادایمە کلێنسێکە پێ بێ کۆکیت بکۆکە بە کلێنسە ئەی پێغەمبەری خوا 1400 ساڵە نەیفەرموو دەست بگرە بەدەمتەوە بەجلەکەتەوە نەیفەرموو ڕۆژی 5 جار دەست بشۆ قیامەتی تۆی پابند کردووە بە پاک و خاوێنیەکەتەوە کەچی ئێمە پشتمان کردوتە ئەم دین و سنەتە و هەرچی غەیری ئیسلام بیڵێ بە شاز و بە مهم و بە چاک ێزانین ئەوەشی ئیسلام بیڵێ وەڵا ئەمە دواکەوتووی دەبڕۆ ئانێ ملحیدن بابێ نەهی لەمە بکە ئینکاری لەمە بکە بڵێ وەڵا ئیسلام دینێکی دواکەوتووە و هەروەها خاڵێکی تر بۆ خۆپارێزی تێکەڵ نەکردن تێکەڵ نەبوونی کەسی نەخۆش لەگەڵ کەسی ساغا ئەمە لە خۆمەوە ئەڵێم نەخێر پێغەمبەری خوا فەرمووی لا یوریدن ممرض على کەسی نەخۆش تێکەڵ مەکەن لەگەڵ کەسی توش نەبووە کەسێ توش بۆ تێکەڵی مەکەن ئێستا چێکەن لە خەسخانە هەر ئەم حەدیثە نییە تەطبیقە کرێ لەوەش مهمتر پێغەمبەری خوا فەرمووی عليه الصلاة والسلام إذا سمعتم بالطاعون بأرض فلا تدخلوها بیستان طاعون ئەم نەخۆشیە لە شارێ بڵاو بووەتەوە نەچن بۆی نەچن ئێستا چیەکەن سنووریان داخستووە و کەس بۆی نییە بڕا بۆ ئێران کەس بۆی نییە بڕوا نازان بۆ کوێ هاوڵاتیانی بەڕێز نەچن بۆ کەرکووک نەچن بۆ نەجەف نەچن بۆ بەغا بۆچی لەبەر یەک دوو نەفەر توش بوو ئێمە عالم ئەم حەدیثە تەطبیقەکە بەشێکی تری حەدیثەکە فەرمووی وإذا وقع بأرض وأنتم بها فلا تخرجوا منها ئەگەر لە شارێکی شابوون ئەو شارە ئەو نەخۆشی تیا بڵاو بوویەوە جائز نییە لەو شارە دەرچیت ئەگەر تووشیش نەبوو بیت بۆت نییە دەرچی هەر کەسێت زانی لەو شارەیە تاعون بڵاو بێتەوە لەو شارە دەرچێت بە نیەتی ئەوەی خۆی بپارێزێت وەکو ئەوە وایە پشتی کردبێتە دوژمنانی خوایانی گوناهێکی زۆر کەبیرەی ئەنجام داوە زۆر گەورە کە لە حەوت تاوانە لە ناوبەرەکەی حەوت تاوان هەیە لە ناوبەرە یەکێکیان ئەوەیە پشتکەیتە دوژمن لە کاتی غەزایە ڕاکردنیش لەو شارێکە تاعون و ئەم نەخۆشیانی تایە بە مەبەستی خۆپارێزی وەکو وایە پشت کردبێتە دوژمنانی خوا لە شەڕە و ئەوەشی کە نەڕوات و سەبر بگرێت وەکو وایە شەهید بوو بێ لە پێناوی خوایە و لە غەزایە هۆکارێکی تر بۆ چارەسەر ئەوەیە کە پاک و خاوێن بین پاک و تەمیز بین ئەو ڕێگەی کە ئیسلام دایناوە بۆ پاک و خاوێنی ئێمە بیگرینە بەر بەگاڵتە پێغەمبەری خوا نەیفەرمووە عليه الصلاة والسلام الطهور شطر الإيمان پاک و خاوێنی نیوەی ئیمانە بۆچی بۆی تووشی ئەمە نەبی نیوەی ئیمانە پاک و خاوێنی و هەروەها فەرموویەتی ڕۆژانە 5 جار سنەتە بۆ هەموو نوێژێک دەست نوێژ بگری بۆ هەموو نوێژێک 5 نوێژەی فەرزە سنەتە بۆ هەموو نوێژێک سنەتە دەست نوێژ بگری ڕۆژی چەند جارەکە تۆرە ڕۆژی 5 جار دەست نوێژ بەس بۆ نوێژی فەرزیش بگری ئەو شوێنانەی بەر شتی ترەکەوێ ئەبێ دەستت بشۆی سەرەتا بینی پەنجەکانت ئاوهالێکەی ئەمە دەست نوێژە خە دەست نوێژمان نەگرتووە بۆچی ئەم دەست نوێژە حکمەتی دەست نوێژ بۆچیە گاڵتەیە ئەبێ دەست بشۆی دەستمان شت دوای ئەوە دەم کە هۆکاری توشبوون بەم نەخۆشیە لە دەم ولوتەوە واجبە ئەبێ ئاو لە دەمت ڕادەی 3 جار واجبە ئەوێ ئاو لە لوتت ڕادەی 3 جار بۆچیە ئەم پێغەمبەری خوا ئازانی کەی دایناوە عليه الصلاة والسلام وەخوای گەورە ئیقراری لەسەر کردووە کە ئەم دەست نوێژە بێوا بگیرێ دوای ئەوە دەم و چاو ئەبێ جوان بیشۆی دوای دەم و چاو قۆڵت کە لەوە چێ شتێکی بەرکەوت بێ هەردوو قۆڵەکەت ئەو قژانت لەوە چێ شتێکی تێچوو بێ مەسحیەکەی لە دواوە بۆ پێشەوە لە پێشەوە بۆ دواوە ئەی دوای ئەوە ئەی گوێکانت ئەم کوونە گوێیانت لەوە چێ میکرۆبێکی تێچوو بێ جوان دەستی تێخەی دەرەوە و ناوە دوای ئەوە بینی پەنجەی قاچەکانت و ژێرەوە و قولاپەی پێت و پاژنەی پێت حتا ئەبێ جوان بشۆی بۆی تووشی ئەم نەخۆشیانە نەبی بۆیە دینی ئیسلام ڕەحمەتە دینی ئیسلام دینێکی شامیل و کامیلە چارەسەری هەموو دەردێکی تایە هەموو نەخۆشیەک وەڵا لەسەر ئەم ئیسلامە بڕۆی تووشی هیچ نەخۆشیێکی ئاوا لەو میکرۆبوشتانە نابی ئەگە بە جوانی لە خۆتا تەطبیقی کەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی حرامە لەسەر کەسی 7 ڕۆژ جارێ زیاتر خۆی نەشووە ئەبێ هەموو جومعەیەک واجبە ئەوەی کە ئێ بۆ نوێژ ئەبێ هەموو جومعەیە خۆی بشوە واجبە لەسەری واجب ئەبێ جومعان خۆت بشۆی بۆچی بۆی جەستەت پاک بێ ئەبێ پۆشاکەکەت پاک بێ بە پۆشاکی پیسە و نوێژ جایز نییە و ئەبێت خواردن و خواردنەوەکەت پاک بێت و ئەبێ ناو خانوو ماڵەکەت
ئەطهروا ئەفنیەتەکم پێغەمبەری خوای فەرمووە عەلەیهی سەڵات وسەلام شوێنەکانتان پاک ڕاگرن و هەروەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموو لە شوێنی گشتیە پاشەڕۆ فڕێ مەیەن هەر کەس لە شوێنی گشتیە پاشەڕۆ فڕێبا لەعنەتی خوای لەسەرە ئەی فەرموو اتقوا الملاعن الثلاث خۆتان لەم سێ لەعنەت لێکراوە بپارێزن کە هەر کەس بیکا لەعنەتی خوا لەسەر صاحبەکەیەتی وتیان چییە فەرمووی البەراز فی المەواردی فرەدانی پاشەڕۆ لە سەرکانی و ئاو و ڕووبارەکان و لە ڕێی گشتیە و لە شوێنی سێبەرە کە خەڵک دانیشێ کە خەڵک هاتوچۆ کە ئاژەڵێک مردارە بێتەوە لە قەراخی جادەیە بۆ فرێدی لەعنەتی خواد لێ بێت ئەگە وا بکەی ئەگەر شیە بێتەوە تووشی پەتامانەکەی تووشی دەرد و بەڵامانەکەی و هەروەها پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسلام ئەی فەرموو غەطوا الإناء فإن في السنة ليلة ينزل فيها الوباء کە شەو خەوتن کاکە منجەڵەکەتان برنجی تیا ماوە شلەی تیا ماوە سەری بنێنەوە ئەگە سەرتان نەنایەوە جائیز نییە بەیانی لێ بخۆی بۆچی لە هەموو ساڵەکەیە شەوێک هەیە کە ئەم پەتاو دەردانەی تیادا ئەبەزێت ئەگەر سەری نەنیتەوە هەر منجەڵێکی سەر بەتاڵ ببێت ئەو وەبایە چێتە ناوی و تووشی ئەو دەرد و بەڵایەتەکە ئەمە بۆچی ئەم ئیسلامە ینی گاڵتە ئاوەدانراوە ئەم هەموو ڕێنمایە جوانە کە لە حەدیثی صحیح هاتووە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خاڵێکی تری خۆ پارێزی بۆ داناین پژمین کە ئەپژمیت چی بکەی ئەیان فەرموو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یا هەردوو دەسی ئاوا گر بەدەمیەوە یا ئەم قۆڵەی ئاوها ئەهێنا بۆ ئەوەی پرژەی لیکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە شیفاش بووە بۆ سەحابەکان بەرکەس نەکەوێت لە کاتێکا لیکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شیفا بوو بیایە لە هەر نەخۆشیەک چاکە بوو ئێستا بۆ پژمنە دەست بگرە بەدەمتەوە با خەڵکی تووشی نەخۆشی و مصیبەت نەبێ ببۆنێتەوە و هەروەها خاڵێکی تری خۆ پارێزی ئەو قاپە ئەو پەرداخە ئەو کاسەیەی کە نانی تیاخۆی کە ئاوی تیاخۆی ئەگە قەراخەکەی ڕووشاوە تیا مەخۆ سەهەنێ پەرداخەیە لە کاتی شتنا دەمەکەی کەلە بێ پێغەمبەری خوای فەرموو عەلەیهی الصەلاة والسلام وكو صحابة باسكنا فرمينها رسول الله صلى الله عليه وسلم عن الشرب من ثلمة القدح لا پرداخي لاشكاو برينار بوليا وكي ودمكي لوا مخونه ميكروبا نشيت السري سير وردكاريانا لواج وردكاري تر ونهى أن ينفخ في الشراب والأكل نهي كردوتو فوبكي لچا فوبكي لآو فوبكي لخواردن نهي كراو كاكا لي مكا ئەو ساردی و گەرمیە کارلێکە کالەوە چێ بێتە ڤایرۆسێک بۆ گیانی تۆ فوی لێ مەکە هۆکار چییە بۆی تووشی ئەم نەخۆشیانە نەبین